بینەرانی خۆشەویست سڵاوتان لەبێت ئازیزان هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی پێشنیوەڕۆی ئەمڕۆی چوارشەممە. سەرەتاش سەردەڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی خانەنشینکراوانی کشوەری لە کوردستان و کرماشان. کۆبوونەوەی بنەماڵەی ئارەش فروزەندە لەسەر مەزاری ژینا ئەمینی لە سەقز. نوێکردنەوەی پەیمان لەگەڵ گیانبەختکردووانی ڕێگای ئازادی لە سنا. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری نەوسود. دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە شارەکانی سەقز و دیواندەرە. مەترسی بڕینەوەی پەنجەی هادی ڕۆستەمی لە زیندانی ورمێ. کۆبوونەوەی خوازیارانی مەسکەنی مەهر لە کاشان و ناڕوونی چارەنووسی بەندکراوێکی شۆڕشی ژینا لە زیندانی تارانی گەورە. دەستپێکی هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی کشوەری لە کوردستان و کرماشان. ڕۆژی سێشەممە دەی مانگی گەلاوێژ خانەنشینکراوانی کشوەری لە پارێزگاکانی کوردستان و کرماشان هاوکات لەگەڵ خانەنشینکراوانی چەند پارێزگای دیکەی ئێران دژ بە دۆخی خراپی مەعیشەت کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان خانەنشینکراوانی کوردستان و کرماشان هاوکات لەگەڵ خانەنشینکراوانی کشوەری لە ئۆستانەکانی فارس، یەزد و ئەردەبیل بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی دروشم ناڕەزایەتی خۆیان لە ئاستۆخی خراپی مەعیشەت نیشاندا. خانەنشینکراوان خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بەپێی هێڵی هەژاری بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسان سازی و دابینکردنی بیمەی تەکمیلی بوون. کۆبوونەوەی بنەماڵەی ئارەش فروزەندە لەسەر مەزاری ژینا ئەمینی لە سەقز. ڕۆژی سێشەممە دەی مانگی گەلاوێژ بنەماڵەی هەمیشە زیندوو ئارەش فروزەندە لەسەر مەزاری گیانبەختکردووی ڕێگای ئازادی و بەرابەری ژینا ئەمینی لە شاری سەقز کۆبوونەوە و پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێ کردەوە. ئارەش فروزەندە ناسرۆ بە میلاد 19 ڕەشەمەی 1401 و لە کاتی خۆپشاندنەکانی تاران لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ژەهر خوارد کرا. ناوبراو پاش ئازادی باری تەندروستی تێک چوو و سەردانی نەخۆشخانەی کرد و ڕۆژی 28 ڕەشەمە گیانی بەخت کرد. ئارەش لە دوایین پەیامی خۆیدا ڕایگەاند بوو کە من ئەو ئەرکەی لەسەر شانم بوو بەجێم هێنا و کاریگەری خۆمم لەسەر بزوتنەوەی جەماوەری و کۆمەڵگا دانا. بەڵێنیتان پێدەدەم کە گەر بمێنم یاننا ئەو شۆڕەشە سەر دەکەوێت. خەڵکینە ئێوەش هەنگاوێک هەڵبگرن و لەو شۆڕەشەدا بەشدار بن. نوێکردنەوەی پەیمان لەگەڵ گیانبەختکردووانی ڕێگای ئازادی لە سنا. ڕۆژی سێشەممە دەی گەلاوێژ بنەماڵەی هەمیشە زیندوو پەیمان منبەری هاوڕێ لەگەڵ ژمارەیەک لە خەڵکی ئازادی خواست لەسەر مەزاری ئەو گیانبەختکردووە کۆبوونەوە و پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێ کردەوە. خوشکی هەمیشە زیندوو پەیمان منبەری بە ئامادەبوونی لەسەر گۆڕی براکەی و خاوێنکردنەوەی مەزارەکەی یاد و بیرەوەریەکانی بەرز نرخاند. ناوبراو لە پەیامێکدا ڕایگەاند ئەمڕۆ بەهۆی دڵتەنگیەکی زۆرەوە خەریک بوو شێت بم تەنانەت تا ئاستی خۆکوژی ڕۆیشتم چوومە سەر گۆڕی براکەم و لە تەنیشتی دانیشتم و چەند کاژمێرێک قسەم لەگەڵدا کرد. گوێی لە قسەکانم بوو وەک هەمیشە ئارامی کردمەوە. گۆڕی براکەم قیبلەی منە، شوێنی کات بەسەربردن و هەموو شتێکی منە تا دوا دڵ و پێی خوێنم لەسەر ڕێبازیدا دەمێنمەوە و درێژە بە ڕێگای دەدەم. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری نەوسود. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا کۆڵبەرێک لە سنووری نەوسود بەهۆی کەوتنەوە خوارەوە لە بەرزایی بە سەختی بریندار بوو. بە پێی راپۆرتی گەیشتوو با کۆڵبەر نیوز ڕۆژی شەممە حوتی گەلاوێژی 1402 کۆڵبەرێک بە ناوی تەیب خوسرەوی تەمەن 34 ساڵ و خەڵکی نەوسود بەهۆی ڕاودونانی لەلایەن هەنگی مەرزی سنووری نەوسود لە بەرزایی کەوتە خوارەوە بە سەختی بریندار و ڕاگوێزی ئورژانسی پاوەگرا. جێگەی ئاماژەیەکە تەیب خوسرەوی بەهۆی خوێنبەربوونی مشک لە نەخۆشخانەی تاڵقانی پاوە لەژێر چاودێری پزیشکیدایە. دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە شارەکانی سەقز و دیواندەرە. دوو هاوڵاتی بە ناوەکانی ئارام ڕۆحی تەمەن 31 ساڵ و خەڵکی پاوە و ئاسۆ عەبدوڵڵاهی تەمەن 34 ساڵ و خەڵکی دیواندەرە لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەرکران.
ئارام ڕۆحی خێزاندار و خەڵکی گوندی تورجانی سەر بە شاری سەقێز ماوەی 9 ڕۆژە لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر کراوە و بە دوواداچوونەکانی بنەماڵەکەی هیچ ئاکامێکی نەبووە. بە پێی زانیاریەکان ئەو هاوڵاتیە لە کاتی کارکردن لەسەر مەزرا لەلایەن ژمارەیەک لە هێزە چەکدارەکانی حکوومەتەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە. لەلایەکی دیکەوە هێزەکانی حکوومەت لە شاری دیواندەرە بەبێ بەڵگەی قەزایی هاوڵاتیەکیان بە ناوی ئاسۆ عەبدوڵڵاهی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستەوە. مەترسی بڕینەوەی پەنجەی هادی ڕۆستەمی لە زیندانی ورمێ. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، هادی ڕۆستەمی زیندانی محکوم بە بڕینی پەنجە لە پەیامێکدا لە بەندیخانەی ورمێ ڕایگەیاند کە لە چەند ڕۆژی داهاتوودا حکومەکەی جێبەجێ دەکرێت. هادی ڕۆستەمی لە مانگی خەرمانانی ساڵی 1396 هەتاوی بە تۆمەتی دزی دەست بەسەر و سزای بڕینی 4 پەنجەی دەستی ڕاستی بەسەردا سەپێنرا. ناوبڕەوە لە پەیامێکدا ڕایگەاندووە کە چەندین جار ئەشکەنجە دراوە و لە دۆخێکی خراپی جێستەیی و دەرونیدایە. خۆکوژی سێ هاوڵاتی لە شارەکانی کرماشان و شنۆ. بەپێی هەواڵی گەیشتوو لە ڕۆژانی ڕابردوودا دوو پەرستاری نەخۆشخانەکانی کرماشان و هاوڵاتیەک لە شاری شنۆ بەهۆی هەژاری دەستیانداوەتە خۆکوژی. لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوودا دوو پەرستار لە نەخۆشخانەکانی خومێنی و ڕێزایی کرماشان بەهۆی هەژاری لە ڕێگەی خواردنی حەبەوە کۆتاییان بە ژیانی خۆیان هێناوە. هەروەها هاوڵاتێکی خەڵکی گوندی گەندەوێڵای سەر بە شاری شنۆ بە ناوی نەسرین سابری تەمەن 35 ساڵ و دایکی دوو منداڵ بەهۆی هەژاری و دەستکورتی خۆی کوشتووە. چالاکی خەڵکی دێرەزور بۆ دابینکردنی ئاو بۆ خەڵکی حەسەکە. ڕۆژی سێشەممە دەیگەلاوێژ خەڵکی دێرەزور لە ڕۆژئاوای کوردستان لە هەڵمەتێکدا ئاوی خواردنەوەیان بۆ دانیشتوانی شاری حەسەکە دابین کرد. پاش ماوەیەک کە بەستنی ئاوی بەنداوی ئەلۆکا لەلایەن دەوڵەتی تورکیا و سازبوونی کێشە بۆ دانیشتوانی شاری حەسەکە، ڕۆژی سێشەممە کاروانی تانکەرەکانی ئاو لەژێر ناوی هەڵمەتی عەشیرەتەکانی دێرەزور بۆ دابینکردنی ئاو بۆ گەلی حەسەکە گەیشتنە ئەو شارە. شایانی باسەکە بەنداوی ئەلۆکا لە سرەکانی هەڵکەوتووە و دەوڵەتی تورکیا وەکو ئامرازێک کەڵکی لێ وەردەگرێت بۆ گوشارهێنان بۆ خەڵکی ڕۆژئاوای کوردستان. کۆبوونەوەی کادری دەرمانی نەخۆشخانەی رازی تاران. ماوەی 2 ڕۆژە کادری دەرمانی نەخۆشخانەی رازی لە تاران دژ بە خراپی دۆخی مەعیشەت کۆبوونەوەی ناڕزایەتی بەڕێوە ئەبەن. پەرستەران و کادری دەرمانی نەخۆشخانەی رازی لە ئەمینابادی تاران ماوەی 2 ڕۆژە لە ناڕزایەتی بە کەمی حەقدەست و مەزایە، پێنەدانی داخوازیە دواخراوەکانیان و کەمی تەعرەفەی پەرستاری مانیان گرتووە و لە بەردەم وەزارەتی بەهداشتی ڕژیم کۆبوونەتەوە. بەشداربووان خوازیاری سەرنجدان بە کێشە و گرفتەکان و جێبەجێکرانی داواکاریەکانیان بوون. کۆبوونەوەی خوازیارانی مەسکەنی مێل لە کاشان. ڕۆژی سێشەممە دەیگەلاوێژ خوازیارانی مەسکەنی مێل لە شاری کاشان دژ بە نەبوونی خزمەتگوزاری کۆبوونەوە. پاش تەقینەوەی لولەی ئاو لە تەنیشت ئەپارتمانەکانی مەسکەنی مێل لە کاشان ئاو چووە ناو ماڵی خەڵکو و دانیشتوانی یەکەکانی نیشتەجێ بوون بەیانی سێشەممە لە بەردەم فەرماندەری کۆبوونەوە و ڕایان گەیاند 2 ڕۆژە پەیوەندی بە هەر ناوەندێکی حکوومەتی ئەگرن کەس ناچێت بەدەم داواکاریەکانیانەوە. ناڕوونی چارەنووسی بەندکراوێکی شۆڕشی ژینا لە زیندانی تارانی گەورە. بەندکراوێکی شۆڕشی ژینا لە شاری تاران بە ناوی عەلی ڕەزایی ماوەی 228 ڕۆژ لە زیندانی تارانی گەورە بلا تەکلیف ماوەتەوە و زانیاریەک لەسەر چارەنووسی لەبەردەستان نییە. ڕەزا شەفاخوا پارێزەری عەلی ڕەزایی بەندکراوی محکوم بە محارەبە کە مانگی سەرماوەزی ساڵی 1401 لەلایەن ئیطلاعاتی تارانەوە دەست بەسەر کرا، ڕایگەیاندووە کە بەهۆی ناکۆکی نێوان سێ دادگای ئینقلاب منداڵان و کەیفەری بۆ بەدواداچوون بۆ پەروەندەکە، عەلی ڕەزایی ماوەی 228 ڕۆژە لە گرتووخانەی تارانی گەورە بلا تەکلیف ماوەتەوە. بەرزڕاگرتنی یادی محەممەد حەسەن زادە لە کەنەدا دوایین هەواڵمانە. ڕۆژی سێشەممە دەی مانگی گەلاوێژ کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادیخوازی وڵاتی کەنەدا لە مەراسمێکدا ڕێزیان لە یاد و بیرەوەریەکانی هەمیشە زیندوو محەممەد حەسەن زادەگرت.
ڕۆژی ڕابردوو ڕۆژی لەدایکبوونی محەممەد حەسەن زادە گیانبەختکردووی شۆڕشی ژینە لە شاری بۆکان بوو، بەڵام هێزە ئەمنیەکان ڕێگەیان نەدا بنەماڵە و خەڵکی ئازادی خوازی ئەو شارە لەسەر مەزارەکەی لە گۆڕستانی بۆکان کۆببنەوە. هەر بەو هۆیەوە خەڵکی ناڕازی لە بەردەم دەرگای گۆڕستان مەراسمەکەیان بەڕێوەبرد. ڕۆژی سێشەمە لە شاری وانکۆڤێری کەنەدا کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادی خوازە مەراسمێکیان بۆ ڕێزگرتن لە یادی ئەو هەمیشە زیندووە بەڕێوەبرد و بەڵێنیاندا درێژەدەری ڕێگای پڕشانازی بن. بەڵێ بینەرانی خۆشەویست، هەواڵەکان پێشکەشکران کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.